پاپا فرانسیس ڕۆژی سێشەممە گوتی ئەو نزا و پارانەوە بۆ یەکگرتووی لە نێو خەڵکدا دەکات. لەم کاتە سەختەی ڕوبەڕووی بووینەتەوە. لە میانی قسەکانی پاپادا لەبەرە بەیانی ئەمڕۆ سێشەممەدا لە شوێنی نیشتەجێبوونی خۆی لە ڤاتیکان کە تەنها چەند قەشەیەک ئامادەبوون تیایدا، پاپا گوتی یەکگرتووی هەمیشە لە سەرووی هەر دابەشبوونێکەوەیە. پاپا سەرجەمبوونەکانی لە نێو چوارچێوەی دیواری ڤاتیکاندا ئەنجام دەدات. ئەمەش بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19 کە بە خێرایی لە سەرانسەری جیهاندا بڵاو بوویەوە و بووەتە هۆی توشبوونی نزیکەی 2 ملیۆن کەس لە جیهاندا، هەروەها گیان لە دەستدانی زیاتر لە 100,000 کەس. با نەزا بکەوین لەخوا بپاڕێنەوە، خوای هێز و یەکگرتوویمان پێدەدات. لە نێو ئەو بارودۆخە سەختەدا ئێمە دەتوانین دۆستایەتی بدۆزینەوە لە نێو خۆماندا. یەکگرتووی هەمیشە لەسەرەوەی هەردابەشبوونیکە. خدا ئەوانی بە زانست و زانیاری بۆژاندووە، ئەوان بەهێز دەکات و هەمیشە دەیان پارێزیت لەگەڵ شکومەندیەکی هەمیشەیی. سوپاس بۆ خوا، سوپاس بۆ خوا، بە ناوی باوک و بە ناوی کوڕ و بەگیانی پیرۆز. ڤاتیکان جەختی لە 8 حاڵەتی توشبوو بە ڤایرۆسی کۆڤید-19 کردوتەوە لە نێو نیشتەجێبووان یاخود فەرمانبەرانی دەوڵەتێکی سربەخۆی بچووکدا. بۆ زۆربەی خەڵک ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی سووک و مامناوەند نیشانەکانی دەردەکەوێت، وەک پەتا و کۆکە لە نێوان 2 تا 3 هەفتەدا. بەڵام ڤایرۆسەکە دەتوانرێت زیاتر لە نێو ئەو کەسانەدا بگوازرێتەوە کە هیچ نیشانەیەکی توشبوونیان بە ڤایرۆسەکە لێ دەرناکەوێت. هەروەها بۆ هەندێکی تر بە تایبەت بە ساڵاتچوان و ئەوانەی گرفتی تەندروستیان هەیە بە سەختی تووشی ڤایرۆسەکە دەبن، بە تایبەت ئەوانەشی گرفتیان لە سیەکاندا هەیە کە ئەشێ ببێتە هۆی گیان لە دەستانیان.